بێژەنی کادیلاک. بێژەنی ساختەچی. ئەلو سەوتت خراپ دیە کاک ڕەزاستەکەم. ئیسعەدی کوڕە غەزووری سعدی. بڵێ ئەمریکا. کاکە تقریبان ئەمڕۆ ئێمە 6 دەفتەرمان کردە دیناری عێراقی. ئێدە بەهات نابا لای من برا. کاکە وەڵای پارەی خۆم نەبووین برادێک وتی لای خزمێکی خۆمەی کەمتر خۆتەزانی دەسەڵاتشم نەبوو لەسەر بەڵام سە پارەکە بە منە ئەنی پارە توانین بڵێ هی منە اینجا ئەمانەیە وەرەقە بکڕین. زۆر باشە کاکە. ئێستا بزان لە بازار بەچەندە حسابی خۆتان بکەن. لەگەڵ ما بەعفو بە قورئان پێنسەی تری لێ بوو بە 36 و ڕبع. کاکە 36 و ڕبعەکە ئێستا. کاکە وەر لە لای من بە 35 و نیو بیبن. وەڵاهی من زۆر پێم بەس بە حەزەکی با ڕاوێژێکی جەماعەتیش بکەم. کاکە ئەڵێ بە 35 و نیوەتان دەمێت. بزانە کەمتر ناماناتێت دۆزێ کەمتر هیچی وای فەرق نییە. کاک ڕەزاق بۆ خۆمان کەمتر. کاکە بە 35 و ڕبعەچی. گوێرە داوە ڕبعەش لادە کاکە 35. تاو کاکە 35. دەبەست با پێیان بڵێم و هەر ئاوا لەگەڵم بە 1 دقا. کاکە 35. کاکە بلوچێت تەزویر بێ بۆ خاتری خوا بڵێ بە حسابی جیازەمان ناتێ. کاک ڕەزا ئەیکیتە ناو جیازە وایە؟ ورە برامەوە تو باسی ستەکەم بە شەر دەیفرۆشم تازە دوکانم دانایە. ئەگەر دێن دەیبەن دەیکڕن ئەوە من لە خزمەت دامە. ئەگەر ناتانەوێ لێگەڕن کاکە. تاو یعنی تەزویر نییە. بابە شتیوانیە تەزویری چە و باسی ستەکەی. تاو لەمادەم بە حسابی جیازە بڕۆن بیگۆڕن کاکە. تاو کاکە ئەوە کاگڕەشی و ئانیسەڵێن تاوە. زۆر باشە. کاک ڕەزابینە کوێ؟ وەرە چایخانەکەی ناو بازاڕی. چاخانەیەکی کاکە ئەوە دۆلار فرۆشە چای چییە؟ کاکە گیان دۆلار فرۆشە بەس لەبەر چاوە نفوسە چێتە. چاوە نەفرۆشیشی برا. ژەنگا سیقە پێ هەیە کاکە. کورە سیقەت بە منە؟ تەواو. سیقە هەیە؟ تەواو. واتی لێ بێنە حاکە. کاک ڕەزاگیان ئێستا دێن. باشە براگیان وەرە. خواحافیز برا. داسن کاکە بڕۆ تاو ناماتی کاکە نانە کاکە ئێوە دانیشن من زوۆی گۆڕم و دێمەوە. جارە بارمە. برا بۆ کوێشی بە یەک گۆڕێن. کاکڕەشەوە چییە؟ وەڵای بڵێ. پارە زاڵمە. سیقەت بە من نییە؟ پارە زاڵمە. ئەوە سوکایەتیە بە من کاک ڕەشید. کاکێکیان ڕاستەکە پارە زاڵمەوەک شەیتان وایە. تۆ سیقەت بە من نییە یعنی؟ سیقە ئەو ئاسمانگم پێتە. وەڵایی بمرمە زۆر لەو پێم خۆشتر بوو. ئەو کاکە منەوە ئیشە ناکەم. برشتی وا ناکەم. کاکە معقول نییە کاکە. ئێوە دانیشتن کاکە. سعدی ڕێ و گەشتی دەکرێتەوە؟ چی لە ناو سیارەیمە خۆ بە تیارەی نایە مەیاوە ڕێ قەرەبارغا. دە باشە دەی خێراوەرە تااقەتم چوو لێرەوە نەچاوەڕێ بکەم. باشە هاتم. بەحافیز. چی بوو خوشکم؟ کچێمیش دەڵێ دەبێ مێر بەکرد بێ. بۆچی؟ فەحسی خوێنیەوێ. ئەیدە باشە تەلەفۆنێکی بۆ بکە؟ هەوا بۆ یەکەم. وەڵا ئەوەندە مەشغوڵە بزان پێی دەکرێت بێ. نەخۆشی قابلی لەوارە بێبێت. ئەلو پیاوەکە باشی؟ ئەمن زۆر باشم ئینشاڵڵا توش باشی. مەمنونم ئەمن لە دکتۆرم. دەزانم. دەڵێ فەحسی مێردەکەتی دەبی بێ. ئەوە چ بوو بابە ئەوە چ بوو ئەوێ دێ دەرێ فەحسی مێردەکەتی دەوێ. لە چێوەی پێگوتی؟ مەبەستم ئەوە نییە مەبەستم وەیە لەو ڕۆژانەدا هەموو خەڵک نییە پێویستی بە فەحسی مێردەکەتی یعنی توزانم. ئێدە باشە من لێرە چاوەڕێم ئای بەزوو بەوەرە. چی وە قسێ دەکەی ئەمە ئیشمەیە. کوڕە ئیشی چ؟ وا من نەخۆشم ئەمن. جانەکەم چاوەکەم وەڵڵا ئیشم هەیە تیلا ئیشم هەیە بیلا ئیشم هەیە چاوەکەم. بەسە گوتم وا چاوەڕێ دەکەم زوو بەوەرە دەی. عەزیزەکەم چاوەکەم ئیشم هەیە دوای گلەی نەکەی لەوانەیە ساعتەچکە لەوانەیە 2 ساعتکە لەوانەیە 5 ساعتیکە. ساعتێک کە لێ ڕادەوەستم لێرە دەبی لێ خواحافیز. هەوڵ دەدەم. خواحافیز.